لا شارەوە بینەر و بیسەری ڕووداوم کاتتان باش لەم دیبەیتەدا سەرنج بە تایبەتی دەخرێتە سەر کارنامەی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق میوانی سەرەکی دیبەیتەکە دکتۆر موسەنا ئەمین کاندیدی ژمارە 1 لە لیستی ژمارە 175 یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سلەیمانی شرۆڤەکار دکتۆر جەلال حەسەن دوای کارنامەکەی یەکگرتووتان گوێرێ دەبێ هەندێک قسەی لەسەر دەکا هەروەها دکتۆر سەردار قادر کاندیدی ژمارە 6 لە لیستی 184 پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم بابەتە لەم دیبەیتەدا قسە دەکات شیروان محەممەد غەریب کاندیدی ژمارە 7 لە لیستی هاوپەیمانی لە سلێمانی بەر لەوەی بچمە ناوردەکاریەوە بێگومان سوپاس کە لێرن کارنامەی یەکگرتووی ئیسلامی بە خێرایی سەرنج دەخەمە سەر هێڵە سەرەکیەکان. لە کارنامەی خۆیدا یەکگرتووی ئیسلامی کوردستان بە دەنگدەرانی دەڵێت لە پێناو ئێوەدا یەکگرتوو بەشداری لە هەڵبژاردندا دەکات لە خاڵی یەکەم و دووەمدا لیستی یەکگرتووی ئیسلامی پێ لەسەر پاراستنی ماف و ئازادیە بنەڕەتیەکان داگرێت هاوکات شەڕی پاراستنی ماف و دەستکەوتە دەستوریەکانی خەڵکی کوردستان دەکات مستۆگەرکردنی ئاسایش بنیادنانی ئابووری وڵات لەگەڵ ڕەخساندنی دەرفەت بۆ بەشداری کارای ئافرەت و لاوان سێ خاڵی کارنامەی لیستی 175 یەکگرتوون کاراکردنی ڕۆڵی دەستگاکانی یاسادانان دادوەری و جێبەجێکردن ئەوکات جیاکردنەوەی دەسەڵاتەکان ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات کێ برکێ لەسەر چاکردنی گوزەران و فراهەمکردنی باشترین خزمەتگوزاری بۆ خەڵک هەموو خاڵی سەرەکی کارنامەی یەکگرتوون پشتگیری لە مەبدەی شەفافیەت دەکات بەرەنگاری گەندەڵی دەبێتەوە کار دەکات بۆ سربەخۆیی دام و دەستگاکانی چاودێری و نەزاهەت یەکگرتوو خەبات دەکات بۆ پەیڕەوکردنی سیاسەتی لامەرکەزی جێبەجێکردنی مادەی 140 بەڕێوەبردننی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوبەشی لە نێوان پێگاتەکانی ئەو ناوچانە خاڵێکی سەرەکی کارنامە یەکگرتووی ئیسلامیە میکانیزمی بەدیهێنانی ئامانجەکان خەباتی سیاسی پەرلەمانی و دیپلۆماسیە جێبەجێکردنی دەستورە وەک خۆی زۆر باشە ئەمە کارنامەی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو تەنیا هێڵە سەرەکیەکانی دکتۆر موسەنا ئەمین کاندیدی ژمارە 1 لە لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم کارنامەیە جێبەجێکردنی قورسە بە تایبەتی لە عێراقدا و ئێوەش وەکو شەخص لەو ماوەیەدا سەرنجێکی زۆرتان لەسەر ئەوەی کە لە گشتپرسیدا هەڵوێستێکی ڕوون و جەسوورانەتان هەبووە هێرشی زۆرتان نەکرێتە سەر ئەوە لە کوردستان ئەم هەموو بربەرەکانەیە هەیە چۆن دەتوانی لە عێراق لەسەر ئەو مەلەفانەی کەوا بەستن بە مافی کورد شەڕ بکەی ببیتەوە. سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێزت بۆ ڕوودا و بۆ هەموو هاوکارانی بەڕێزم بۆ و بینەرە بەڕێزانشی کە متابعامانەکەن. بێگومان ئەوەی کە گرنگە مرۆڤ دەبێت لە شوێنی ڕاست بوەستێ و بە ئاڕاستەی ڕاست بجوڵێ. کەی ئەگا بە مەنزڵ ئەتوانێت چەندێک لەو بەرنامەیە جێبەجێ بکە بێگومان ئەگەر ڕاستگۆ بین بە کەسێک یا بە گروپێک یا بە فراکسیۆنێک ناکرێ ئەم ئامانجە گەورانە جێبەجێ بکرێ. ئەگەر دەرفەتم هەبێ بە کورتی ئاماژەکەم بە کۆمەڵێک ئیشکالاتی بنیادی لە دەوڵەتی عێراقا هەیە کە بووەتە هۆکاری ئەم قەیران و مەینەتانی کە ئێستا لە عێراقا هەیە. سەرەتا ئەو ئیشکالاتانی کە پەیوەندی بە دیموکراسیەتەوە هەیە. ئەتوانم باس لە مەسئلەی شوناسی عێراق بکەم کە تا ئێستا شوناسێکی ناتەندروستە هەرێمێک لە باکوور و لە کوردستان هەیە باقی پارچەکانی تری عێراق حکوومەتێکی مەرکەزیتیا هەیە و ئەم حکوومەتە مەرکەزیە نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەرێمە بکە چونکە نە پارێزگایەکە لە ئەو نە ئەویش بووەتە چەند هەرێمێک تا لە کۆی هەرێمەکان دەوڵەتێکی اتحادی دروست بێ کە ئەمە ئیشکالێتێکی بنیادی شوناسی دەوڵەتی عێراقە. خاڵێکی تر ئیشکالێتێکی بنیادی پەیوەندی بە شوناسی دەوڵەتی عێراقەوە هەیە کە دەوڵەتی عێراق لە مۆدێلی نوێیدا لە فۆرمی نوێی ئەم دەوڵەتی دوای ڕوخانی ڕژێم فۆرمێکی تائیفی بەخۆیەوە وەرگرتووە بۆیە زۆرترین خوێنیش لەسەر ئەساسی تائیفی ڕژاوە لە عێراق و تا ئێستاش ماف و امتیازات و استحقاقاتی هاوڵاتیان لەسەر ئەساسی تائیفی دابەشەکرێ لە عێراقا و هەر لەسەر ئەساسی تائیفیش هەر ئەبێ هەموو جارێک پێکاتەی شیعە ئەبێ لە سەرۆک وەزیران دیاری بکەن
بۆیە ئەم شوناسە مشەوهەش کە لەگەڵ طبیعەتی دەوڵەتێکی دیموکراسی ناگونجێ کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر شێواندنی حکومڕانی لە عێراق و ئەو مەینەتیانەی کە ئێستا ئێمە هەمانە لە عێراق. خاڵێکی تر پەیوەندی بە ئەوە هەیە کە چۆن استحقاقاتی انتخابات و هەڵبژاردن و دیموکراسی لەلایەک بێ و استحقاقاتی شەراکە و پێگاتەکانی عێراقیش لەلایەکی تر بێ و بنەمای تەوافق ئەم پەیوەندیانە ڕێک بخا. ئەمەش کێشەیەکە کە عێراق نەیتوانێت تایە سەرکەوتوو بێ. قەزەیەکی تر میلیشیاگەری لە ناو عێراق کە سەرەتا ئێمە بە میلیشیاگەری دەستمان پێکردو، دواتر کەمێک خەریب و دەوڵەت بەرەو ئاراستەی موسساتی ئەمنی و عسکەری جێگیر دروست ببێ، دواتر حەشتی شعبی هات تەواو عێراقی کردەوە بە میلیشیاگەری لە دوای خوێن ڕێژیەکانی داعش. مەسئلەی دەوڵەتی ڕێیعی و ئەوەی پێوترێ نەخۆشی هۆڵندی و پشت بەستووی بە یەک سەرچاوی داهات و نەتوانینی پێشخستنی کەرتە جیاوازەکانی ئابووری، ئەمەش بۆ خۆی لە بنیادی دەوڵەتی عێراق ئاسارێکی خەتەرناکی جێهێشتووە کە عێراق بەردەوام وەکو ڕەعیەت مامەڵە لەگەڵ هاوڵاتیانەکە دەوڵەتێک نییە لەسەر ئەساسی بنیادی زەریبە دروست بوو بێت تا هاوڵاتیان حەقیان هەبێ لەسەر دەوڵەت هەمیشە ئەوان بەخێرەکە ئەمەش کاریگەرە. مەسلەی فەساد و مەحسوبیت، مەسئلەی سەروەری عێراق کوا سەروەری هەیە لە عێراق، زۆربەی حیزبەکانی عێراقی لە دەرەوە تەمویلەکردن، لە دەرەوە تەوجیهیژەکرێن، وابەستن بە دەرەوە زۆر بە شێوازێکی ئاشکرا و زۆر جاریش عێراق و عێراقیشیان خسۆتە ناو ئەجێندایەکی هەرێمایەتی شەڕی تائیفی و ئەوانەی نێودەوڵەتی کە هیچ عێراق پێویستی بەو جۆرە هەویەت و شوناسە نییە و پێویستی بەو لە دەستدانی سەروەریە نییە. اینجا بنیادی عێراقی سەبەپی دەستور جێبەجێ نەکردنی دەستور و دروست نەکردنی ئەو دامەزراوانی کە ئەتوانن مافی هەرێمەکان بپارێزن، وەکەوەی کە باسی کرێت لە مەجلیسی ئیتیحاد پێویست بوو لە عێراق دروست بکرێت، وەکەوەی کە پێویست بوو عێراق وەکوتم ببێ بە چەند هەرێمێک بۆ ئەم هەرێمانە پێکەوە بتوان دەوڵەتێکی فعلەن وەکو شناسەکەی دەستور دەڵێت دیموقراتی و فیدرالی و ئیتیحادی و خاوەنی سەروەری خۆی بێ. زۆر باشە. زۆر جار باسی بێهەڵوێستی کورتلەکان دەکەن لە عێراقدا، لە چیدا بێهەڵوێست بوون؟ کام کوتلە بەڕێز کوردستانیەکان؟ کوتلە کوردستانیەکان ناتوان بڵێن بێ هەڵوێست بوون، چونکە ئەو حکومێکی ڕەهایە لەسەر کۆی ئەندام پەرلەمانەکان ناتوانرێ بەو شێوەیە. من بە پێچەوانە ئەڵێم فراکسیۆنە کوردستانیەکان هەتا ئاستێکی باش هەڵوێستیان هەبووە، بەڵام لەناو هەموو فراکسیۆنێکی شارەنگە کۆمەڵی پەرلەمانتار هەبوو بن، یعنی بۆ خۆ نمایشکردن زمانێکیان بەکارهێنابێ کە ئەو زمانە خزمەتی بەنەتەوەکان نەکرد بێ و لە پرسە هەستیارەکانی شاپشتی نەتەوەی خۆیان چۆڵ کرد بێ بۆ غێری خۆیان. ئەمە نەریتی هەندێک لە پەرلەمانتارەکانی هەندێک لە فراکسیۆنەکان بووە. بەس بە شێوازێکی گشتی فراکسیۆنەکانی کوردستانی لەوێ جیاوازێکی جەوهری لە نێوانیانە نییە مەگەر ڕنگدانەوەی جیاوازەکانی ناو کوردستان بێتە ناو خیتابی سیاسیەوە. بەڵام بۆچی نەتوانراوە بۆ نمونە لە مەسەلەی بوجەدا بەڕاستی یانی عێراق ناچار بکەن کە بوجە بۆ هەرێمی کوردستان بنێرێ، لە مەسەلەی ئەو هێرشەی لەسەر کەرکووک و خورماتوو کراوە بە عێراق بڵێن یعنی گوشارێکە بێ کە بوەستە ئەمە پێشێرکاری دەستورە بە دژی میلەتێکە کە کوردن و لەسەر خاکی خۆیانن. ئەگەر باسی ئەو مەقتەعە بکەی بڵێ کۆمەڵێک زۆر لە پەرلەمانتاران بێ هەڵوێست بوون لەوەی کە لێ ئامادەیە 100 جۆر قسە بە ئەردۆگان بڵێ لەسەر ئەفرین کە ئەوە بێگومان حەقە، بەڵام ئامادە نیە بە حەیدەر عەبادی بڵێ هێرشکردن بۆ کەرکووک قەتڵ و عامکردنی پێشمەرگە و دەربەدەرکردنی دەیان هەزار هاوڵاتی نەک پێچەوانی دەستورە تاوانێکی گەورەشە. بەعکسەوە لەوانەیە ئەوەندە زەمی ئەوەندە هێرشی کردبێتە سەر پرسی ریفراندۆم یا ئەو لەگەڵ جیاوازی ڕاوسەرنجیش تەبعاً ریفراندۆمە کرێ مرۆڤ لەسەر میکانیزمی کاتی شێوازی ئەنجامدانی قسەی ببێ و ئەو ئازادی سیاسی حیزبەکانە، بەس لەسەر خودی ئەوەی کە هاوڵاتیانی کوردستان جورئەت و مافی ئەویان هەبێ لە وەرەقەیەکا و لە ناو سنووقێکا باز لە چارەنووسی خۆیان بکەن تۆ ئەمە بە تاوان و جێری مەحسێ بکەی. من وازانم ئەمە ئیشکالێتێکی گەورەی بیرکردنەوەیە کە لێرەوە لەوانەیە زۆرێک لە پەرلەمانتاران بێ هەڵوێست بوو بن لەوەی کە بە جورئەتەوە دیفاع لە نەتەوەکەی خۆیان لە بەغدا دەسەڵاتی بەڵام بمبورە ئەوەندە بووە یان پەرلەمانتار جۆرە لە جۆرەکان سازشی کردو فەرمووت ئاماژەت بە بوجە کرد. مەسەلەی بوجە بڕاستی بەشێکی زۆری قەیران و تاوانەکە لەوانەیە بکەوێتە سەر هەردوو حکوومەت، بەڵام بەشی حکوومەتی هەرێم تایە ئەساسیە. ئەگەر حکوومەتی هەرێم ئامادە نەبێت داهاتە ئیتیحادیەکان بە پێی دەستور تەسلیم و ڕادستی حەیدەر عەبادی و حکوومەتی بەغدا بکە، نابێت چاوەڕانی ئەوەش بکا بوجە لە بەغداوە بێ بۆ ئێرە. لەما کێشەیەکی حەقیقی هەیە، بەڵام ئەو شەڕی کە فراکسیۆنە کوردستانەکان کردیان لەسەر بوجە بوێرانە و بەهێز بوو لە ڕاستیا ئەوەی کە تایبەتە بە بوجە بە ئینساف و بڵێم فراکسیۆنە کوردستانەکان تێکڕا شەڕێکی گەوریان کە لەسەر پرسی بوجە، بەڵام لە نەتیجە کە بنەمای تەوافق لە عێراقا تێک چووە بە زۆرینە برادرانی عرب بە شیعە و سونەوە ئەتوانن یاساکان لەسەر ئێمە پسە پێنن. ئەمە یەکێکە لەو مەترسیانەی کە
ئێمە ئەڕۆینەوە بۆ عێراق بێ چارەسەری بکەین بۆچی لەسەر هەموو پرسەکان فراکسیۆنی کوردستانی ئاوا وەکو ئەوەی بوجە یەکدەنگ نەبوون قەزیەکان پەیوەندی و کوتم ڕنگدانەوەی پرۆسی سیاسی ئێرەیە لێرە حکوومەتی هەرێم بە جۆرێک ژیانی هاوڵاتیانی بربڕێەوە تووشی قەیرانی زۆر کارەساتی زۆر قوڵ و پڕنەهامەتی کردن ئەو 2 ساڵ زیاترە میلەتی ئێمە ڕوبعەموچە و عشرەموچە وەرەگرێ کارەساتێکی زۆر گەورەیە ئینسان ئەگەر لە شوێنێکا قوت و نانی نەما ڕۆحی ئەمن و ئاسایشی وەکو پێویست نەما ڕۆحی ئینتیماشی نامێنێ لەبەرەوە بێگومان ئەم ناڕەزایەتیانەی ئێنە کاری کردوتە سەر ڕۆحێتی پەرلەمانتارانیش لەوێ بەچە هەڵمەت و حەماسەتێکەوە دیفاع لە بوجە بکەن لە کاتێکە ئەمان داهاتەکەی ئێرەیان ئەسڵن ناڕون و ناشەفافە لێرە داهات تاڵانەکرێ و تەخشان و پەخشانی پێکرێ تۆ شەڕ لەسەر بوجێش بکەی وەختێ ئاو بکەیتە دەفرێکەوە لە بنەوە کون بێ نەتیجەکەت هەر سەفر دەرەچێت قەستمەوە نییە ئێمە ئەو شەڕە نەکەین کردوشمانەوە وتیشم هەموویمان کردومانە بەڵام بەڕاستی ئیشکالێتێکی حەقیقی لێرە هەبووە ڕنگدانەوەی هەبووە لەسەر ڕۆحیەتی پەرلەمانتاران بۆ کارکردن بۆ ئەم پرسە باش تۆ تۆمەتبار دەکرێی بەوەی لە کۆبنەوەدا لەگەڵ عەبادی مزایدەت کردووە و سنگت دەرپەڕاندووە بەوەی دەڵێن لەسەر چی ئەمە ڕووی داوە من باوەڕم بە مزایدە و سنگ دەرپەڕاندن نییە بەڵام ڕەنگە تەبیعاتێکی شەخصیشم هەبێ کە من ناحەقی ببینم ناتوانم لێ بێدەنگ بم شتی نامەنتەقی ببینم تووڕابم ناتوانم گوێ لە کەسێ بگرم مغاڵەتە و یاری بە و شەبکا و خۆ بتزێتەوە لە ڕاستیەکان و منیش پێی نەڵێم تۆ واکەی ئەمە لەوانەیە بەعزی بەشێکی سروشتی شخصی بێ وا ئەزانم بەشێکیشی ئەمە مزداقیەت و ئەخلاق و ڕازگۆیە لەگەڵ میلەتەکەی خۆت و لەگەڵ و زەلامەش کە قسەی لەگەڵەکەی یعنی من بە حەیدەرابادی و تۆ ئێستا خەڵک هاواری تەکا لە موناشەدەی تۆکەن و ناو دەهێنن لە خۆپشاندانەکانە بەس من بەڕازگۆ بن لەگەڵ تا 15 ڕۆژی کێشەی موچەی خەڵک چارەسەر نەکە خەڵک نەفرەتی لێکە یعنی ئەمە پێویستە بەرپرسەکانی عێراق ئەم حەقە ببیسن پێویست ناکەم من مجاملەی بۆ بکەم یاخود ئەوە بکەم ئەو نکولی کردو لە بوجا لە پارێزگابوونی هەڵەبجە کە هەر لە لای خۆیەوە 3 بوجەی پێشتر هاتووە و نکولیش نەکراوە لە پارێزگابوونی هەڵەبجە و دەنگیشی پێدراوە لە ناو پەرلەمان ئێستا کە ئەو نکولی لەوە کامە دیارە هەر بۆ زەبوونکردی کووردە ناکرێ من لێی بێدەنگم ئەو بێت سەر میلەتەکەی من پێچەوانە هەموو دەستورێک پێچەوانی هەموو بنەما دەستوری و قانونیەکان هێزی چەکدار لە کێشەی ناوخوا بەکاربێنێ پێشمەرگە بوو کوشێک کە جێشێکی بێگانە نییە بەشێکە لە منزومەی ئەمنی عێراق بێ خۆی پسەپێنێت سوکایەتی بە ئاڵای کوردستان بکە من لێرەوە ئەمە دەست بەسنگەوە بگرم بۆی ناتوانم شتی کەواتە لە تۆ لە هەندێک کەسی تریش بیستراوە هەندێک پەرلەمانتاری کوردستان بەسنگەوە گرتووە بۆ عەبادی لە حاڵێکدا ئەم سابقەیە لە نێوان عەبادی و کووردا هەبووە بۆچی بە دڵنیاییەوە هەندێک پەرلەمانتار هەبوو ڕەنگە دڵخۆشیشی پیشاندا بێ بەوەی کە عەبادی نەهێشتووە پرۆسەی ڕفراندۆم سەر بگرێ یاخود لانی کەمەکەی ئەوە بوو بێ کە هیچ کەلیمەیەکی نەوتووە لەسەرەوەی کە ئەمە ئەوەیە لە کاتێککە ئەوان ئەزانن ئێمە یعنی لەو ساتە وەختا کۆمەڵێک یاسا کۆمەڵێک بڕیار ببوورە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرچوو دش بە تەوافقی کورد بەبێ هیچ ڕێزگرتنێک لە وجودی کورد لە ناو پەرلەمان یەکێکیان لەوانە ئەو بڕیارانە بوو تایبەت و بە ڕیفراندۆم کە سەلیم جوبوری هێنابووی بە ئامادەکراوی خێرا خستێ ناو دەنگەوە ڕێگەی نەدا قسەشی لەسەر بکرێ کە لەسەر ئێمە مقاتعامان کرد و ئەم سەبەبە بوو ئەم هۆکارە بوو بۆی کە فراکسیۆنە کوردستانیەکان وەکوتم لەسەر مەسەلەی ڕیفراندۆم یەک ڕەئی نەبن دواییش یەک هەڵوێست نەبن بەرامبەر بۆ دژمنکاریانەی کە کردی سادەترین هەڵوێست بەلای منەوە ئەوە بوو کە حیزبەکان ڕیز نەبەسن بچن بۆ لای عەبادی هێشتا خوێنی پێشمەرگە لە ئەرزابوو لە کەرکووک هێشتا ئاڵای کوردستان سوکایەتی پێکرا هێشتا ئاوەرەکان لە ناو ئەو وەزعانە هەموارا بوون کە ئێستا شەندێکیان لە ئێماونەتەوە سادەترین مووقف ئەمە بوو هێشتا پەرلەمانتارانی کورد ژمارەیەکیان تۆمەتی محکەمەیان لەسەر بوو و ڕێگەیان پێنادرا بچن ناو هۆڵەکانی پەرلەمانەوە و ئەگەری ئەوە هەبوو کە بدرێن دادگا و تۆمەتی گەورە و خیانەتیان بۆ هەڵبەسرێ و بۆیان دروستکرێ سادەترین هەڵوێستی تەبایی کورد ئەوە بوو کە پەرلەمانتاران لەو کاتە ئەو جۆرەشتانە نەکەن لەبەرەوە ئەم پێمان وایە ئەو هەڵوێستانە لەوە دەستکەوتووە ئەوانەی چوونەتە لای عەبادی لە من وانازانم کەس لەو جۆرە هەڵوێستانە هیچی دەستکەوێ وانازانم ئەو تەرەفەی تریش ئەوەندە وەکو پێویست بە ڕێز و حرمەتەوە لە هەڵوێستێکی وا بڕوانێ و بە نیشتیمانی سەیری ئەو هەڵوێستە ناوەنەی چی ناوێنێم هەڵوێستێکی لاواز هەڵوێستێکی شەرمنانە هەڵوێستێک کە من وازانم لە مێژووی ئەو بەڕێزانە شانازی پێوە ناکەن بەڵام ئەمە یعنی هەندێک جار دەگوترێ ئەوانەی کە چوونەتە لای عەبادی دەڵێن لە پێناوی خەڵکی کوردستانە ڕۆشتوون پێت وایە هیچ دەستکەوتێکیان بۆ کوردستان زامن کرد بێ بەم سەفەرانەیان هەرگیز بە دوای چوونەکەی ئەوانیش بە 2 مانگیش
هیچ شتێک ڕووی نەدا و دواتریش ئەوەی کە ئێمە وتمان لە میدیاکانەوە ئەم بەڕێزە ئەم دەرفەتەی بەکارهێناوە بۆ ئەوەی کە خەڵکی ئێمە بچەوسێنێتەوە زەبوونی کا کۆمەڵێکی زۆر لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بسەنێتەوە جارێکی تر ئەجینا ئەو ئامادە نیە هیچ شتێک بکە لەو تەوقیتائیکا کە بۆ هەڵبژاردننی خۆی بەکاری دێنێ لەو تەوقیتائیکا کە مزایدەی سیاسی پێوەکا و ینی دەنگی پێکەوەکاتەوە لەسەر ئاساسی ئازار و برسیکردنی خەڵکی ئێمە من ئەمە وتۆ لە میدیاکان واش دەرچوو ئەو بەڕێزانە پێویست نەبوو کە هیچکە میکانیزمی تر هەیە جارێ ئەسڵان لە کاتی قەیرانی لەو شێوەیە کە کورد بە پەرتەوازایی بچێ بۆ بەغدا خۆی بۆ خۆی ناڕاستەخۆ بێتە دەستخۆشکردن لەوەی کە لە کردوێتی ئەجینا کۆمەڵێک لە تۆمەتی مەحکەمە و دادگایان لەسەرە و کۆمەڵێ تریش ئەچن بە تایبەتی لەگەڵی دانیشتن و دەست بەستنەوە گرن لەلای ئەو ئەمە بۆ خۆی مانای ئەم پەرتبوونی کوردە کە دەرفەتێک دروستەکە ئەو نکولی زیاتر لە نەمافەکانی ئێمە بکە و سەرکۆنەی زیاتری ئێمە بکە نێوانی هەندێک جار پەرلەمانتارە کوردەکان بۆ نمونە هەندێک جار لە بەرامبەر یەکدی دەخوێنن لە پشتەوە لە یەکدی دەخوێنن ئەمە هۆکاری چییە چی وا دەکا بۆ نمونە پەرلەمانتارێک هاوزمانێکی خۆی هەرچی هەر وەسیلەیەک بەکاربێنێ بۆ ئەوەی لە وەزنی ینی بگۆڕێت وازانم هەندێک لە پەرلەمانتاران بەداخەوە پێش وەختی بانگەشەی هەڵبژاردن دەست پێەکەن کەچنە پەرلەمان چاویان لەوەشە کە دوایی چۆن بتوانن ڕکابەرەکانی خۆیان لاواز بکەن خەڵکی ئێستا لە میدیاکانەوە بە من هەڵێ منافق لەسەر ئەساسی چی لەسەر ئەساسیەوەی کە من وتومە باوەڕم بە سەربەخۆیی کوردستان هەیە باوەڕم بە یەک پارچەی خاکی عێراق نییە باشە من پرسیارێکی سادە هەر کەسێک باوەڕی بە سەربەخۆیی کوردستان هەبوو ئۆتۆماتیکی ئەوە یعنی یەکسانە بەوەی باوەڕی بە یەک پارچەی خاکی عێراق نییە ئەمە چ جەریمەیەکە ئایا هەر من وام یا هەموو سەرکردە سیاسیەکان وان معقولە کەسێک شانازی بە سەربەخۆیی کوردستان و داوای ئەو مافە بکە تۆ بیکەی بە منافق و بیکەی بە کەسی نازانم دوو ڕوو و بڵێ کە سوێنی حرامەخوا ئەمە ئەخلاق بێتە سەر و مستەوای تۆم تۆمەتانە لە برادێکی خۆت بدەیت کە شانازی بە قەزیەکەوە کا هی تۆیە من نەموتۆمە هی من ئەڵێم هەموو سیاسیەکی بە شەرەفی کورد باوەڕی بە سەربەخۆیی گەلی کورد هەیە باوەڕبوون بە سەربەخۆیی گەلی کوردیش یەکسانە بەوەی کە تۆ باوەڕت بە یەک پارچەی خاکی عێراق نییە بەس تا ئێمە بەشێ بین لە ئەڵێ جا بۆ خۆی کاندی دەکا بۆ عێراق دەکرێت بپرسم کێ ئێوەی وەک منافق ناوهێناوە لە میدیاکان و خەڵک هەموو ئیزانێ حەزم لە ناوبردن نییە باش بەڵام ئەوە حەزەکەم ڕوون بکەمەوە لە کەتەلۆنیا لە ئەسکۆتلەندا لە کیوبک لە کەنەدا لە باسک لە ئیسپانیا هەموو ئەم هەرێمانەی کەی دەوڵەتانی بردەستن و حەزیان لە سەربەخۆییە حیزبیان هەیە بە سەراحەت داوای سەربەخۆیی ئەو هەرێماناکە و عنوانی وای داناوە لە بەرنامەی کاریا ئەوە هەیە بەڵام دیموکراسیەت لە وڵاتانە ڕێز لە بیرباوەڕی سیاسیەگرێ ئەندامانی حیزب ئەو حیزبانش کە جوداخوازن لەو هەرێمانە لە ناو پەرلەمانە مەرکەزیەکانە خەباتەکەن بەبێ ئەوەی کەس بڵێ ئەمە نیفاقە و کەسیش بڵێ ئەمە دووڕوویە و کەسیش بڵێ ئەمە هیچ ناوێکی تری لێ بنێت بەداخەوە پەرلەمانتارمان هەیە بۆ عەقڵە تەبیرەکات زۆر سپاس دکتۆر جەلال حەسەن سەرنجیەوە لەسەر قسەی موسەنا ئەمین کاکشاه وەڵام من هاتم سانە سەرنج لەسەر کارنامەکەمان بەڕاستی کارنامە یەکگرتو من هیچ سەرنجێکم لە سەقسەکانی دکتۆر موسەنانی ڕەنگە لەگەڵ هەندێکشتیان موافق نەبم بەڵام بەگشتی ئەمەوێت لەسەر کارنامەکە قسە بکەم چەند خاڵێکم هەیە بۆ کارنامەیم حیزبانە بەگشتی کارنامە بۆتە بەشێک لە ڕۆتین بەڕاستی یعنی بەشێکیەوەی کە کارنامەکان بۆتە ڕۆتین و هەر حیزبێک کۆمەڵێک وشەڕی زەکاوە هێنێ ئەمە بەشێکی پەیوەندی بە دەنگدەرەوە هەیە دەنگدەری ئێمە لەسەر ئەساسی ئەو کارنامانە دەنگ نایەکە حیزبە سیاسیەکان ئامادەیان کردووە دەنگدەرێکە لەسەر ئەساسی مەسەلەن نۆستالجیا بۆ ڕابردووی بیر بێنەرەوە دەنگت بۆدا هەندێکی ئایدۆلۆجیە و هەندێکیشی لەسەر هەندێک قەزایەی سۆز و عاتیفە و خزمایەتی دەنگەیە باش بە دیاریکراوی کام خاڵ من ئەمە بەگشتی ئاوایە با بڵێن کارنامەی حیزبەکان بەگشتی بەڵام ئەوەی کە کارنامەی یەکگرتو ئەحزابەکانی تر بەگشتی ئەوەی من مطالع بووم بەسەریا دەبەنم کارنامەیە هەر لە وێبسایتی یەکگرتو خۆیەوە داونلۆدم کردووە ئەوەی کە کارنامەکان هاوبەش ئەوەیە کە زۆر جار ئەمەی لەم کارنامەیە نووسراوە لە توانای کورد خۆی وەکو 65 کورسی بەرەوسەریشەوە گەورەترن ئەمە یەکێک لەو خاڵانەیە کە من ئەتوانم دوایە گەرج کاتێ داوایکە مەسەلەن ئێستاش بێ بەڵگە بۆ بینەرانی بخەمەڕوو من طبعا ڕخنەکانە خەمەڕوو جینا بە کارنامەکە بەگشتیشتی جوانیشی تایە بەس عادەتەن ئینسانە بێ ڕخنەکان بخاتە ڕوو ئەوەی کە مەسەلەن کێشەی تایە بۆ نمونە میکانیزمەکان بە 5 میکانیزم لە ئەخیرا وتوێتی ئەمە میکانیزمەکانە کە لە ڕاستیا بەشێک لەم خاڵانی کە و کارنامە میکانیزمی جێبەجێکردنی بەڵێ میکانیزمی جێبەجێکردنی ئەم ئامانجانەی کە هەیە ئامانجەکان بەگشتی لە ئامانجی حیزبە چێ نەک لە ئامانجی ئەوەی کە تۆ چەند کەسێک بنێویتە پەرلەمانی عێراق
چونکە ئەمە لە یەک جیاوازە تۆ گەر حیزب بی کۆمەڵی ئامانجی بەردەوامەت هەیە ڕەنگە بۆ 50 ساڵ ئامانجدا بنەی بەڵام کاتێک تۆ بۆ 4 ساڵە چیتەوێ پێویست بەم هەندێک لەم ئامانجانە ناکات خاڵێکی تر بریتێ لە میکانیزمەکان هەندێک لە خاڵەکان میکانیزمی تایبەت و زۆر وردی خۆیانیانەوێت کە لێرە بە هیچ شێوەیەک عرض نەکراوە خاڵی ترەوەیە کە بەشێکی زۆر لە کارنامەی حیزبەکان بە تایبەت ئەمە یەکگرتوش بەشێک لەو خاڵانێتیایەکە ئەوەی کە نووسراوە ئێمایکەین لەوێ ئێشی دەسەڵاتی تەنفیزی نەک تەشریعی یعنی تەسەورەکەم وان نووسرا بێت کە ئەو بەڕێزانی نووسی بێتیان تێکەڵیان کردیان بابەتانە چونکە دکتۆر خۆشی باش ئانی شارەزایەوەیە کە تۆ دەستگای تەنفیزی ئیشی خۆی هەیە و دەستگای تەشتیعی من نتوانم ئەمە بە خاڵ بۆ نمونە بخەمەڕ و کە باسی جێبەجێکردنی مادەی 140 ئەکرێ لێرەیە جێبەجێکردن عادەتەن یەکێک لەم ئامانجەکانەوەیە کە مادەی 140 جێبەجێ بکرێ بەڵام کە العادە جێبەجێکردن دەسەڵاتی تەنفیزی دکتۆر موسەنا ئێوە لە نووسینی کارنامەکەدا بەشدار بوون بێگومان ئێمە کۆمەڵێک پسپۆرمان هەیە ئیشیان لەسەر ئەو کارنامەیە کردووە من خۆم لە کاتی ئەو نووسینی ئەو کارنامەیە لەوێ نەبووم لەسەر هەندێک لەو تێبینانش دکتۆر وتی پەسەند یەکەم بۆیە من کارنامەیەکی استراتیژێتێکی کارم لە پرۆژەکەی خۆمە نووسی بوو ڕاستەوخۆ ئەوم بۆ بەڕێستان نات بۆی دقیق لەسەر ئەوە گفتوگۆ بکەین کە ڕاستەوخۆ ئەڕوا بۆ ئامانجەکان فعلا زۆر کاندید هەیە کە ئێستا بانگەشە کا بۆ هەڵبژاردننی خۆی وازانێ بانگەشە بۆ هەرێمی بۆ پەرلەمانی هەرێمی کوردستانەکە باسێک لە زۆر دیتێڵ و تەفسیلاتەکە کە پەیوەندی بە ڕۆژانەی هاوڵاتیانەوەی لە بەغدانیە لەبەرەوە توانم من بڵێم کارکردن بۆ کوردایەتی و سەروەری هەرێمی کوردستان بپارێزین و مافە داراییەکانی موچەخۆران و هاوڵاتیان بپارێزین ئیتر بە موچەخۆران بە موچەخۆرانەوە بە خانەنشینەوە بە مافی پێشمەرگە و تەسلیح و تەدریبی پێشمەرگەوە بە شەهیدان و زیندانیانی سیاسیەوە بە قوربانیانی ڕژێمی پێشووەوە بە کۆی ئەم استحقاقە داراییانە بتوانین لە ناو بودجەی عێراقا بیخینە سەر حکوومەتی اتحادی کە ئەسڵ وایە ئەمانە هەموو ئەمە من وازانم گەورەترین ئامانجە بۆ ئەم قۆناغا لەگەڵ هەوڵدان بۆ تەطبیقکردنی مادەی 140 کە ئەمە زۆر زەحمەتە بەڵام هەوڵدان هەر پێویستە بەلانی کەمیش پاراستنی کەرامەتی کورد لە ناوچەکانی مادەی 140 و ئاساییکردنەوەی بارودۆخەکە و گێڕانەوەی بۆ سەردەمی ئیدارەی کوردستانی کە لە کەرکووک وەکو محافظ و ئیدارەی ئەمنی مشتەرەک لە ناو شارەکانی ئەو منتیقانە زۆر باشە تکایە ناوبڕێک وەرەگرم دوایەوەی هاتمەوە دکتۆر سەردار قادر کاندیدی پارتی لەسەر ئەم بابەتە قسە ئەکات. لەم بەشەی دووهەمی دیبیتەکەدا پرسیار لە دکتۆر سەردار قادر کاندیدی ژمارە 6 لیستی 184 پارتی یەکەم قسەی ئێوە لەسەر کارنامەی یەکگرتووی ئیسلامی کوردستان چییە؟ پێتان وایە شتی هاوبەش لە نێوان ئەوان و کارنامەی ئێوەدا چییە؟ بێگومان ئەوە خاڵێکی حەقیقیە کە ئێمە نەکرد لەم هەڵبژاردنە بێگومان لە هەڵبژاردنەکانی پێشوش و لە پرسەنەتەوەیەکاندا دەرگ بۆ کراوە کە چەند خاڵێکی نیشتیمانی و نەتەوەیی هەیە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئەمانە هەندێک هەڵوێستی ڕاستەقینەی نەتەوایەتین لەسەر ئاسیای هەرێمی کوردستان و لەسەر ئاسیای کوردایەتی بەڵام هەندێک جار دیارە کۆمەڵک تۆمەت بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستانی لەو ڕوانگەیەوە چووە بەڵام ئەمە حەقەتێکە بێ هەمومان پێ بڵێن بۆیە ئێمە بەپێی کارنامەکە کە هەمانە و ئەوانەی کە هەشیانە و پێشتریش هەر کەسێک ئەگەر بێت و هەڵوێستێکی نەتەوایەتی یاخود جم و جۆڵێکی نەتەوایەتی لە بەغابێ یا لە هەر شوێنەکە بێت لە بەرژەوەندی کووردا بێ ئێمەوە مازانی و خۆمان کردومانە و کارێک کراوەکە ئەبێن و کولی لێ نەکرێ بێ دەستخۆشی لێ بکرێ ئەمە ئەبێ حەقیقەتی کوردایەتیەکە ناو پارتە سیاسیەکانی بیزات هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەبێ لەسەر ئەم مەسەلەیە ڕێک بکەون و تەبابن و کۆمەڵێ پرس و ئەجیندەی نەتەوەی هەیە هەمویان لەسەری کۆک بن نەک هەندێک پرس و ئەجیندەی نەتەوایەتی هەیە ببێتە کاڵایەک کە هەر یەکێک بەلای کابی بە بۆ نمونە کاتێک ئێمە باسی کەرکووک دەکەین دوای 16 ئۆکتۆبەر چمە ئەساتە وەک کاک دکتۆر باسی کرد بەڕاستی ئێمە جێی دەستخۆشیە بەڕاستی ئێمە دوای 16 ئۆکتۆبەر ئێمە کۆمەڵێک خەریتەی سیاسی خەریتەی قەومی خەریتەی دیمۆگرافی هەمووی گۆڕا بەڵام لە هەمان کاتیا کوردێک لە وەک عوسمان بایدەمیر باسی ئەکا ئەڵە کەوتنی کەرکووک نیشانی کەوتنی عفرینە ئەنی ئەو لەوێ ئەو تعبیر لەوە ئەدا کە ئێمە بەڵام هەندێک حزبی سیاسی هەیە کە نەک پرسەنەتواتەکە لای گرنگ نییە تەنانەت ئەگەر بێت و ئێمە لەم پرسەنەتواتەیە دیقەتی بین ئەبینین نەک تەنانەت
دەستخۆشی لەم هەڵوێستنەتەوەیەتیانە ناکە دەستخۆشی لەوە ناکە کەم دەستکەوتانە بەدەست هاتووە زیاتر بکرێن بۆ پارتی سیاسیمان هەیە کە تا ئێستا ئاڵای هەرێمی کوردستان لەسەر بارەگاکەی خۆی هەڵناکات ینی تا ئەو ڕادێر تەنگ تەنانەت لە دەروی هەرێمی کوردستان کە لەوانەیە واقعەیەکی سیاسی تازە خوڵقابێ ئەمە لەوانەیە مبەررێک هەبێ و عوزرێکە بێ بەڵام لەناو هەرێمی کوردستان لەوانەیە مبەررێک نەبێ لەوەی کە نەک پرسنەوەتەوەیەتەکان بەتەنگەوە ئەچێ بەڵکو ئامادە نییە ئاڵایەک لەسەر بارەگاکەی خۆی هەڵبکە بۆیە ئێمە ئەوەی کە ئێمە هەمومان باسی ئەەکەین گرنگەکە لەوەیە کە ئێمە لەسەر ئەجندەیەکی کوردایەتی کۆک بین لەسەر ئەو مەسەلەیە ئەجندای کوردایەتی کە هێڵەکانی لەسەر هێڵی نەتەوەیی ئیشکا لە بەغدا تەفەهمیەوە کرێت بێگومان ئەو جۆرە لە تەوافقی سیاسی لەناو ئەحزابی سیاسی کوردیا تا ساڵی 2012 بە شێوازێکی ڕاستەوە هەمویان کۆک بوون لەسەر پرسەنەتواتەکان بەڵام دوای ئەوە ئەبینی ئەم یەکدەنگیە لە بەغا کەمتر بوو و ئەو یەک ریزیە لە جۆرە لە مواقفە سیاسەکانە ڕەنگی نەدایە بەڵام گرفتەکەی ئێمە ئەوەیە لە پارتە سیاسەکان کە ئەچنە بەغدا لە بیدایەتەوە کۆکیان پێوە دیار نیە ئەگەر بێت و پارتێکی سیاسی بوون ئەگەر پارتی دیموکرات کوردستان پێشوەخت بڵێ ئەم هاوکێشە سیاسیە مەبەستی پێی ئەوەیە کۆمەڵە پارتی سیاسی هەیە دواتر لە مۆزوعەکە حاڵی ئەبێت و یەتە سەر هەمان ڕێیکە پێشتر وتراوە بۆیە ئێمە کاتێکە من قسەکەم لەسەر ئەوەیە پرسەنەتەوەیەتی و نیشتیمانەکانمان نابێ بکەینە کاڵایەکی سیاسی چکە زەرمەندی کراون بەڵێ بێگومان کراوە بێگومان لە 16 ئۆکتۆبرەوە بە ئاشکرا کراوە مەسەلەی ڕیفراندۆم مەسەلەی دەستکەوتەکان لە بەغا مەسەلەی عیلاقەمان بە بەغا ینی تەنانەت ئەو هەموو دەستکەوتانە کە لە بۆ هەرێمی کوردستان بەدەست هاتووە بە لە ساحەف و کامە جوهدی پارتە سیاسەکانی تیا پێشتر بێگومان ئێستا ئێمە کار لەسەرۆکەین بەهۆی هەڵوێستی هەندێک پارتی سیاسی ترەوە ئەبینی ئەم دەستکەوتانە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە کەمیە ئەم هەڵوێستانی ئەم پارتە سیاسیانە کێن لەم هەڵوێستانە یانی بێگومان پارتە سیاسەکان وازەحن کاتێک کە تۆ لە 16 ئۆکتۆبرە خەڵکی هەتەگەکرێ خەڵکی ماڵی وێرانەکرێ خانووی ئەسووتێنرێ دەربەدەر ئەکرێ تەنانەت مافی ئەوەی نییە کە ئاڵای نەتەوەی خۆی هەڵبکە مافی ئەوەی نییە کە بە شێوازێکی سادە وەک هاوڵاتێکی کورد لە کەرکووک بژی مافی ئەوەی نییە کە جلوبەرگێک یا خۆت پۆشای کوردی لەو ناوچانەیە لە بەرکە بەڕاستی ئەمە کارێکی وای کردووە کە هەندێک لە هەمان کاتیشە کۆمەڵێک پارتی سیاسی وەک کاکدکتۆریش ئاماژە پێدا ئەچێ لە بە شێوازێکی جیاواز لە بەغا ئەجندێکی تایبەتی هەیە و مساوماکە لەسەر هەندێک مەسائیلی کورد کە ئەمە وای لێ کردووە کە بەڕاستی پەرتەوازە بێ بۆیە ئێمە ئەبێ لە دەستکەوتەکانمانە یەکڕیز بین و یەک تۆجوه بین و لەسەر یەک ڕێگە بڕۆین ئەگەر بڵێ ئێمە دوشتی لە یەکتر جیابکەین دوای ئەم نێوانە خراپەی لەگەڵ بەغدا ئەم جارە چۆن ئیش دەکا لە بێگومان ینی مەسەلەی ئیشکردن لەمە دوای ئێمە بەڕاستی مەسەلەکە مەسەلەیەکی ئیشکردنی چڕ و پڕە لەسەر مافە دەستوریەکانی گەلی کوردستان لە پەرلەمانی بەغا نقاتی بەقوت هەمیشە لە وڵاتێکی فرەنەتەوە لە وڵاتێکی هەمەجۆرە بێگومان پێگەی بەقوت و ویزگەی بەهێز ئەگەر تۆ کاری تیا بکەی پەرلەمانە بۆیە تەرکیزی زۆرمان لەسەر پەرلەمان ئەبێ و هەوڵی ئەوە ئەدین کە تەوافقێکی سیاسی لە ناو پەرلەمانە دروست بێتەوە دوای ئەوە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بێ و هەرچی ئەو شایستە دارایی و هەموو ئەو دەستکەوتانە هەیە کە لە دەستورە دراوە بە کورد بەدەستی بێنی گەلێک سپاس شیروان محەممەد غەریب کاندیدی ژمارە حەوت لە لیستی هاوپەیمانی لە سلێمانی ئێوە تازە ینی ئەزمونێکی تازەتان هەیە بۆ چوونە ناو پەرلەمانی عێراق ئێوە لەسەر چه هێڵێک بە تایبەتی ئیشەکەن من وازانم ئەوەی ئێستا ڕووەدا ئەوە مەشهدێکە مەشهدی یەکەمی درامایەکی سیاسیە کە لە ستەیجی هەرێمی کوردستانە ئەنجامەدرێت یا پێشکەشەکرێ و مەشهدی دووهەمیشی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی بێ و پەرلەمانی کوردستان بۆیە زۆرێک لە کاندید و لیست و قوارە سیاسیەکان خۆیان سەرقاڵ کردو بە کۆمەڵێک گوتار ئەو گوتارانە هەمووی پەیوەستن بەو دۆخەی کە ئێستا لەسەر ئەرزی واقعی هەرێمی کوردستانەیە و من لە هەندێک لەو خاڵانە بە حەقەت بۆ خۆم جیاواز لەم برادرانە بیرەکەمەوە مۆزوع چوونە بەغا ئەوە پێشوەخت ئامادەکاریەک چاکسازیەک یا بە شێوازی لە شێوازەکان ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزەریە یەکدەنگیە کۆدەنگیە کۆمەڵی بابەتێ پێویستی بە ئەسلاح بوو کۆمەڵی بابەت هەبوو پێویستی بەوە بوو جارێکی تر پێی بچینەوە کۆمەڵە برین هەبوو ئەوە ساڕژ بکرا ئیشی لەسەر نەکراوە چکەم ئێستا ئەو ئەرزێتە لە هەرێمی کوردستان هەیە ئێوە چۆن ئیش لەسەر ساڕژکردنی ئەو برینانە بێگومان هەر قوارێکی سیاسی نیە کاتێک دێتەکایەوە ئامانجێکی هەیە بێ بە بەدیلی دەسەڵات
و ئێمە ئاماجمانیش ئەوەتانە ئەمە ئێستا ڕوئەدا سەرباری ئەوەی کە هەمومان ئەزانین بەدیلی کێ لە دەسەڵاتدا بێگومان ئەگە حزبی سیاسی ئامانجی ئەوە نەبێ ببێ بە بەدیل ئەوە حزب سیاسی هەر بۆ خوارە دیاریکراوی ئەمێنێتەوە تاکو ئەو ڕۆژەی بس ئەمە پەرلەمانی عێراقا چۆن بێگومان پەرلەمانی عێراقە بەڵام ئێمەش بەشێکین لە عێراق و لەناو عێراقیشە هەمومان ئەزانین ئێستا دوای ئەو ئەحداسانی کە لە دوای 16 ئۆکتۆبەری ڕوویداوە ئێستەمە فلتەرێشنیەکە بۆیە هەر کەسێک پێگە و قەبار و حەجمی خۆی بزانین لەناو جەماوەرە سەرباری ئەوەی هەمومان ئەزانین چونوان بۆ بەغا لەسەر چەند خاڵەکە 5 خاڵ تێپەڕ ناکات لە پەنجەی دەستە تێپەڕ ناکات شەڕی مافە دستوریەکانە شەڕی بودجەیە شەڕی قوت و موچەیە شەڕی مستحقات و پێگەی پێشمەرگێ شەڕی سنوور و ئەو ناوچانی کە ئەکەونە کێشە لەسەرەکانی ناوچەی مادی سەوچت چۆن ئەم شەڕاکەنەوە ئەو شەڕە طبعا بێگومان ئێمە یەکێ لە کێشارە گەورەکانی ئێمە پێشتریش حکوومەتی عێراقی ئەو دەمەی کە دەستی لەسەرەوە بوو ئەوی مادی 140 نەماوە شتێک نییە بەناو مادی 140 کورد پێداگریە کرد بەداخەوە کوردیش هەندێک جار کاتێک خۆی دەستی لەسەرەوە بوو یەکەم کەس بۆیت مادی 140 مردووە ئەم مادە جارێکی تر بوونی نەماوە یعنی ئەو خۆی کێوای گوتراوە و ڕەنگە زۆر کەسی وتوێتی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانیش ئەوترا هەر ڕەنگە لە کەناڵەکەی ئەوەش چەندین بەرپرسم بینیەوە خۆم باسی لەوە دەکرد ئەم مادە مرد و جارێکی تر لە گۆڕن لرا و زیندوش نابێتەوە ئەمە خۆی بۆ خۆی یعنی قسە هەندێک گرنگە کێوای گوتووە ئەکرێ ئیسە خۆتان ئەگەر بە ئەرشیفی کەناڵەکەتانە بڕۆنەوە و بەکاریشی بێنن و پێشان خەڵکیشی بن زۆر باش ئەمە جا خۆی بۆ خۆی کێکە لەو بابەتانە ئەوەیشی ئێستا کاکە باسی کرد لە کەرکووک ڕۆدا و هەندێک دەرئەنجامی زۆر خراپی لێبەوە هەموو ئەمانە بە حقیقەت هۆکار نین ئەوان دەرئەنجامی کۆمەڵی هۆکارن کە پێشتر بووە هۆکاری پەرتەوازەبوونی ماڵی کوردی بۆ هۆکاری پەرتەوازەبوونی زهن و مێنتاڵەتی هەوڵاتی کوردی کە ئێستا ها لە قۆناغێکە هەمومان نەزانین ساردبوونەوەیەک دۆخێک دروست بە لە هەوڵاتی کوردی هەمووشمان نەزانین بەتابەت کاندیدەکان ئێمە لەبەرەوەی زۆرترین کۆنتاکتمانێ لەناو خەڵکەوە زۆر ڕوبەڕووی خەڵکە بین و قسەیش ئەەکەین و ئیشزانین ئەوەی لای هاوڵاتی هەیە ئێستا ئەو جۆش و خروشەی سەردەمی 4 ساڵ و 8 ساڵی پێش ئێستا نەما سەردەمی هاش و هوش و هات و هاوار بەستە نییە بە بانگەشەی هەڵبژاردنەوە تەنانەت بانگەشەکەش ئێستا هاوشێوەی 4 ساڵ پێش ئێستا و 8 ساڵ پێش ئێستا نییە ئێستا چی خەڵک بە شێوازی لە شێوازەکان وازی هێناوە لەو قۆناغی هاش و هوش و کەوتن بە دوای کۆمەڵێک دروشمی بریقوباق و بەجادەکانە هۆرن لێبدا و هاوارکە ئەمانە ئێستا خەڵک ئێستا ئەوێ بۆ خۆی جارێکی تر بە خۆی بچێتەوە و ئێوەش وەکو هاوپەیمانی هەمانە و دروشمانەتان هەیە خەڵکەوە بێتەوە و قسەیان بۆکەن و بەو شێوە نییە هەموو دروشمەکانمان لە دوو بازنێ ئەسوڕێتەوە بازنەیەکی بۆ داهاتووە بازنێکشی پشتی بەستەوە بە ئەزمموی کۆمەڵی کەسایەتی لە ناو هاوپەیمانە کە پێشتر خاوەن سیڤێکی بەهێز بوون ئەکرێ ئەمانە بکەینە بنەما و هەوێن بۆ ئیشکردن لە داهاتووە زۆر باشە دەکرێت پرسیاری ئەوە وەرگرم فەرموو لە سەرەتا زۆر سپاسی ئامادەبوونی ئەم کاندیدا بەڕێزانەکەم بەس پرسیارێکم هەیە لە بەرەس کەک موسەنامین ئایا ئێمە ئەم تایفەگەریەی کە ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقا هەیە ئەم تایفەگەریە بۆ کوێ ئەمان بات ئەنی ئێمە وەکو کوردستانیان بۆمان هەیە چی بگەن کە خۆمان لەم تایفەگەریە تەواوکەین چیمان لەسەر ئەرکی ئێمە چییە زۆر باش ئەگەر جەماعەت دکتۆر فەرموندکە ئەمە دەرفەتێکی جوانە یەکێک لەو تۆهمەتانەی ئێستا بۆ من ئەوترێ لە ئیعلام پیاوێکی نازانم کۆنە ئیخوانی تائیفی سنی شەڕێک بە توش کوردەوە کاکە سەرباری قەیرانەکانمان قەیرانەکانی قوڵترمانە بێ 1 ملیۆن نەفرەت لە تائیفیەت من ئیسلامیم سنیشم بەس تائیفی نیم پێشم وایە گەورەترین جەریمە و تاوان لە ئیسلامە بریتە لە تائیفیەت چونکە ملیۆنەها خوێن لە تاریخا و ئێستاش لە ئێرانەوە بیگرا بۆ عێراق بۆ سووریا بۆ لوبنان بۆ بەحرین بەدەستی ئەم دەردە قێزەونەی کە ناوی تائیفیەتە لە لای من شیعە و سونە پێگاتەی موسڵمانانن هەر کەسێک نەک شیعە بێ حتا باوەڕی بە ئیسلامیش نەبێ وەک مرۆڤ لای من هاوڵاتیە پێویستە حرمەت و قەدری پارێزراو بێ باشە لەبەرەوە ئەو تۆهمەتە بێ بنەمایانەی کە ئەدرێ لە ئێمە بەشێکین لە شەڕی تائیفی نەخێر هیچ ڕقێکی دیاری کراومان لە شیعانیە ئێمە تائیفی نین پێمان وایە شیعە ئازادە چۆن مەزهەب و دینی خۆی عێراق حکمێکی تائیفی ئیدارەی دەکات تۆ ناچاری پارێزگاری لە سونە بکەی ئێمە ئەکرێنە ئامانج وەکو کورد بە دوو ڕەهەند بە ڕەهەندی نەتەوایەتی بە ڕەهەندی تائیفی بەس دژایەتیکردنی تائیفیەت بەوە نابێ من ببم بە تائیفی
ئەو معنای وایە ئەو براوە دەرچوو چونکە منی ڕوخان لە شوناسی سروشتی تەندروستی خۆمەوە گۆڕیمی بۆ شوناسێکی تر من بە قەومی زوڵمم لێکرێ نابێت ببێتە بەهانەی ئەوەی کە من ببم بە شۆڤێنی کاتێککە ڕوبڕووی شۆڤێنیەکانمەوە ئەبێ بە کەمالی ئینسانیەتی خۆم و تەندروستی خۆمەوە دژایەتی شۆڤێنیەت بکەم نەک منیش ببم بە شۆڤێنی لەبەرەوەی ئەو شۆڤێنیە من ببم بە تاعیفی لەبەرەوەی ئەو تاعیفیە لەبەرەوەی هەزار نەفرەتەکەین لە تاعیفێت نایفێت دەردێکی قێزەونە دژە لەگەڵ دین دژە لەگەڵ تەندروستی مرۆڤ دەتوانین نەیهێڵن لە عێراقدا ئێمە توانیومانە لە ڕێخستنەکانی خۆمانە لە پەروەردەی خۆمانە تاعیفێت ڕیشە کێش بکەین لەسەر ئەساسی ئەوەی بەڕێزێک شیعەیە یا سونەیە یا مسلمانە یا غیر مسلمانە هیچ اعتیبار و قدرێکی نییە ئەمە بۆ دانانی حقوق و واجبات لەسەر هاوڵاتیان ئێمە باوەڕمان بە هاوڵاتی بوون هەیە باوەڕمان بە دیموکراسیەت هەیە باوەڕمان بە شوناسی کوردایەتی هەیە بە تەواوی بە بێشۆڤێنیەت باوەڕشمان بە ئیسلامی بوون هەیە بە بێ تاعیفێت ئەمە بیرروینی ئێمەوە پێمان وایە تاعیفێت زۆر مەترسێکی گەورەیە لەسەر هەموو دنیانەک بەستەنها و بالمناسبە تاریخی ئەوروپا پڕ لە خوێن لەسەر ئەساسی تاعیفێتی پرۆتستانت و کاتۆلیک باش ئێمە نامانێ ئەو پێشۆ قێزەوە نەبێنینەوە زۆر باشە پرسیاری ئەو هاوڵاتی وەردەگرم لەوێەوە زۆر سپاس منە تاکو ئێستا کاریان دەپەلەمانی لە کورسان و عێراق و ڕۆژهڵاتی ناوڕاست بە کارێکی بازرگانی و خۆ دەوڵەمەندکردن دەبینم ئەبێ لەمە دووە کاریان دەپەلەمانی ئەرکی ڕسمی خۆی بگرێت دەست چونکە ئێمە ئەندام پەلەمانە ڕۆتە عێراق تاکو ئێستا نازانێ ئیشی چییە نازانێ کاری یاسادانان و کاری چاودێریکردنە نەکاری خۆ دەوڵەمەندکردن تەنها ئەندام پەلەمانی وا دەبینیم تەماحی موچەی پاسەوانەکەی خۆی کردووە بندیواری کردووە و موچەکەی بڕێکی خواردووە یاخود لەوە دووە سەیری کورسانی باکووری کورسانکەین لە تورکیا دەبینین ئەندام پەرلەمانەکانی کورد دەڕۆنە پەرلەمانی تورکیا زیندانی دەکرێن لەسەر مافی کورد بەڵام لە عێراق دەبینین ئەندام پەرلەمانەکان خۆیان دەوڵەمەندەکەن تەنانەت نوێنەری ئەو ناوچە ئەوەن بۆ نمونە نوێنەری گەرمیانن ماڵی بارەکە ڕۆتە هەولێر و سلێمانی لە عێراقی ژەندێک پەرلەمانتار هەن حکمی مەحکەمەیان هەیە بەڵام بەڵێ نەچوون ئەو نەخێوانە ئەوە تەنها ڕیکلامی سەر شاش و ئەگەر ڕاست بواە ئێستا دادگایەکریان و محاسبە ئەکرێن ئەگەر دەبینین زۆر لە بەغدا تەجروبەی حەزی لێ دادگای بکرێن دامێتی فەرلەمانت ئەم قسەی بەڕێزی وتی قسەیەکی بۆ هەندێک کەس تەواوە پەرلەمانتار هەیە گەندەڵە پەرلەمانتار هەیە سەفقاتەکە دەڵاڵی بۆ کۆمپانیەکانەکە پەرلەمانتار هەیە شت لەسەر وەزیر ئەگرێ دوای ئەچێ ئیبتیزازیەکە ملیۆنا دۆلاری لێوەرەگرێ پەرلەمانتاری سەرسەریش هەیە پەرلەمانتاری باشیش هەیە ناکرد بڵێ پەرلەمانتارەکانی کوردواکەن پەرلەمانتاری کورد هەیە چاوەبڕێتە حەقی خەڵک چاوەبڕێتە گەندەڵی بەڵام پەرلەمانتارەکانی شێن زۆریان زۆربەی هەرە زۆریان خەڵکی شەریفن بۆ دیفاع لە خەڵک چوون ئەگەر موچەکەی ئێمەش تۆزێک باشتر بێ ئێمە بە دەیان خەڵک بوونەتە شەریکی ماگانە لەو موچانەی ئێمە ئەوانەمان کەس بە ئازاری خەڵکەکە ئەم سەفقا ملیۆنیەی بۆ نمونە لەگەڵ وەزیرێکە وەرگرت بێت پەرلەمانتاری کورد بەڵێ هەیە بەس من ناو نابم ناو نابم بەس لە هەموو لە کوردیشەیە لە عەرەبەیە لە شیعە هەیە لە سونە هەیە لە هەموو تائیفەکان هەیە بەس قەستم ئەوەیە ئێمە پێمان وایە موچەی پەرلەمانتار زۆرە بەس ئەو یاسایە ئێمە ناتوانین دەریکەین دەکرێت بپرسم لە چ بابەتێکا وەریگرتووە مەسەڵەن پەرلەمانتاری کورد هەر ئەوەی کە عەرزم کردی دەڵاڵی بۆ کۆمپانیاکە کەسێک هات بە نمونە جارێک بۆ لای من وتی 4 ملیۆن دلارم لە وەزارەتی داراییە تەنها ئیمزایەکی وەکیلی وەزیریا وەزیرم بۆ بێنە لە سەعادەی بۆ خۆت وتم جۆ بگرە بەڕێز ئەگەر تۆ حەقێک لە وەزارەتی دارایی هەیە ئەوان زوڵم لێەکەن ئامادەم بێ بەرامبەر ڕستی خۆم حەڵالکەم شەڕ بۆ تۆ بکەم ئەگەرە تێ من مەحسوبێتی بۆ بکەم و بە واستە و شت بۆ بکەم ئەو من کوڕی ئەو جۆرە ئیشانە نیم زەحمەنێ بڕۆ بلای بەڕێزێکی تر زۆر جا من قستم وە قسەکە ڕاستە پەرلەمانتار هەیە فاسدە و بە فەساد خۆی دەوڵەمەنەکە حتا لە موچەکەشی مشکیشنان لە ماڵیان ناخوا پەرلەمانتاری شوایە یارمەتی ماگانە دەیان خەڵکەیە هەموو نوع پەرلەمانتارێک هەیە بەس ئەم سەقافەتەی کە هەر پۆستێک تۆزێ مەعاشی باش بوو ببێتە جێگەی حەسوودی و ڕەخنە و بغزاندن و کە ئەنەه تۆوەکو تاوانبار سەیری کەسێ بکەی ئەمە طبعاً هینە خوێنەواریە کە لەسەر ئەو ئەساسەی کە یان نەشارەزاییە کە لەوەی کە ئەو نازانێت سەفیر وەزیر وەکیلی وەزیر مستەشارەکانی دیوانی سەرۆکایەتی پلەدارەکانی سەربازی هەموو ئەمانە مەعاشە قازیەکان مدعی عامەکان هەموو ئەمانە مەعاشیان گەورەیە بەڵام خەڵک بەس تەنها چاوی لە پەرلەمانتارە چونکە دەنگێکی پێدا 4 ساڵ جارێ ئێتە چاوی لەسەر موچەکەی ئەوە زۆر باشە ئەم گەنجە کراسچینە قسەی ئەوە چییە؟ من بڕا ساڵحم سپاس بۆیەوە
ڕاستیە پەرلەمانتاری ئێستا نەیتوانیوە داکۆکیەکی سەرسەختانە لە ماف و امتیازاتی خەڵکی کوردستان بکات و توانیانە بە جۆرێک وەلای خەڵک پەرلەمانتار لە ئێسەیە شەڕی گیرفانەکە و شەڕی ئەو نانەچەوراکە کە لە بەغدا هەیە و هەمیشە نەیانتوانیەوە بۆ نمونە وەکو هاوڕێموتی لە چۆن ئەوانە پەرلەمانتان ئەوان ڕاستەقینانی کوردن کە ئێمەیان بینین لە کوردستانی باکوورات شەڕێکەکەن و شەڕ لەسەر ئەواکەن کامیان پێش لەسەر قەزیەکی کوردی کام پەرلەمانتار لە پێش ئەو پەرلەمانی ترەوە بچێتە زیندان ئەمانە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان و لە سایی ئەم نوێنەرەکەم ئەزمون و هەروەها ئەم سیاسی نابەرپرسانی هەرێمی کوردستانەوە لە ئەنجامی ئەو سیاسەتی بۆ ڕیفراندۆم و ئەوانی تر لە دوای خۆیەوە وای کرد حیدەر عەبادی سەرۆک وەزیری عێراق بێتە سیاسێکی کارامە و دیار و ئەکتیڤ لە عێراقا بەداخەوە کە ئێمازانین تا چەندێک توانای ئەو کەسایەتی سیاسیە چەندێکە من پێم وایە ئەڵێم ینی هەتاوەکو کوور یان ئەندام پەرلەمان و هەموو حزب و ئەحزابەکانی کوردستان لایەنە سیاسیەکان لە کوردستانە نەتوانن ناوماڵی کوردی ڕێک بخەن نەچنە بەغدا باشتر زۆر باشە دکتۆر جەلال حەسەن پێویستە ئەڵێم بمبورە پێویستە خەڵک چاوەڕێی ئەوە بێ کە ینی چۆن بڵین لە حرەکەیکی نوێ تا حرەکەی بڕای بە کەسایەتی بێ و هەڵدا لە ئەجندا و دیدی ئەو خەڵکەوە بڕوانێک کە توانێتی خزمەت بە خەڵکە و بتوانین نەرایەتی ڕاستەقینەی خەڵک بێت. زۆر باشە دکتۆر جەلال پێت وایە ئەدای پەرلەمانتار لە بەغدا دروست بووە یان لاواز بووە لە چیدا بە دیاریکراوی پێت وایە ئەدایەکی باش پیشاندراوە؟ ئەدای ئەندام پەرلەمانەکان تەبەن لە ئەندام پەرلەمانێک بۆ دانەیەک ترە گۆڕێ و لە کوتلەیەکی شۆڕەنگە بۆ کوتلەیەکی تر بگۆڕێ بەڵام ئەوەنەی من وە خۆم ینی متابعەم کردووە کۆمەڵێک خەلەل هەبووە کە تا ئێستا هیچ یەکێک لەوانە قسەی لەسەر نەکردووە بەنمونە زۆر باز لە مەسەلەی ناوچەی جێناکۆک کراوە ئێمە هەمومان ئاگادارین ناوچەی جێناکۆک بە مادەی 140 دەستوری دەین کراوە بڵێن حەلی بابەتەکەی کراوە بەڵام ئەوەی کە گرفتە تا ئێستا هیچ یەکێک لە ئەندام پەرلەمانەکانم قەزەی ینی ئیسارەی نەکردو لە پەرلەمان کە تۆ کاتێک باسی جێبەجێکردنی مادەی 143 هەنگاوە کاکرێ ئەلێرەوە کێشەی گەورە دەست پێکات تۆ لەوە گەڕێکە ئێستا ئەمە کێشەمان زۆر زۆرە لەگەڵ بەغاوە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر بژگەینە ئەوەی بڵێن فەرم و هەمومان با دەستور تەطبیقکەین بەڵام ئەو سێ هەنگاوە خۆی خەلەلی زۆر زۆر گەورەی تایە و تا ئێستا ئەم سێ هەنگاوە لەلایەن هیچ یەکێک لە ئەندام پەرلەمانەکان و قسەی لەسەر نەکراوە لە مەجاڵمەی گەڕێمەوە یەک خولێک ماوە پێم وایە یعنی قسەکەی خۆت بە کورتی بکەی ڕاستە ینی ئەگەر هەر جارێکتر تەمەن ناڵم هاتم بۆ کارنامەکە قسە لەسەر بکەم لەسەر کۆی مەوزوع ینی کۆی ئەو قسەیە و بەرابەرەزانەکە کردیان مەسەلەی دەوڵەت ئایا کەسێک باوەڕی بە بوونی دەوڵەتی کوردی هەبێ و باوەڕی پێی نەبێ پێم وایە قەزەیەکی زۆر گرنگ نییە و ئەوە نەکە زەکاتە خاین نەکە زەکاتە نیشتمان پەروەر ئەوەی کە گرنگە ئەوەیە تۆ دەوڵەت ئەبێ وەکو ینی ئەو بیرکاری بیری لێ بکەیتەوە ئەوەنەی کە ئایا ئەگەر ئێمە دەوڵەت بێنین بە 1 و 2 3 و 4 چەندێک قازانجمانە و ئەگەر دەوڵەتمان نەبێ و لەگەڵ حکوومەتی ئیتحادیا بمێنەوە بە 1 و 2 3 و 4 چەندێک قازانجمانە لێرەوە مەسەلەکەوە نییە کەسێک نیشتمان پەروەر بێیان نا ئەوە نیە دەوڵەت خۆی ئامانج بێ دەوڵەت ئامرازە دەبەرەوە تۆ ناتوانانی کەسی لەسەر بکەیتە خاین و کەسیش بکەیتە گەلێک سوپاس دکتۆر سەردار لە کاندیدی پارتی لە سلێمانی پارتی چاوەڕێ هەیە ئەو دوو کورسەی لە سلێمانی زیاد کە یان پێتان وای وەک خۆیان ئەمێنن طبعا بێگومان چەندان بۆچوون هەیە لەسەر ئەو مەسەلەیە بەڵام ئێمە قەناعەتمان وایە کە دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر کەمیش بکە بەرامبەر بە معادلە ئینتیخابیەکە کورسەکانی خۆی بەدەست دێنێتەوە باشە بۆ هاوپەیمانی بەڕێز شیروان محەممەد کاندیدی ژمارە حەوت تەوەقوعیەوە چییە؟ ئێمە پێمان وایە براوی یەکەمی ئەمە هەڵبژاردنە ئەبین بەچی ئازانی بەو خۆش و فرۆشی جەماوەر کە ئێستا دێتە پیرمانەوە و خەڵکێکی زۆر بڕوا و متمانەی بە هاوپەیمانی بە پرۆژەی هاوپەیمانی بە کەسایەتەکانی هاوپەیمانی گەلێک سوپاس دکتۆر موسە نامین نادر کاندیدی ژمارە 1 لە لیستی یەکگرتوو دوایین قسە بۆ ئێوەیە پێت وایە خۆت دەنگی باش دەهێنی و یەکگرتووش وەزعی لە چیایە لە سلێمانی؟ من قەناعەتم وایە یەکگرتوو یعنی دەنگێکی نیم چەنە گۆڕی خۆی هەیە چکە حیزبێکە تعبیر لە کۆمەڵێ بەرژەوەندی و بەهای گەورەی بەرژەوەندی نیشتیمانی گەورە و بەهای گەوراکە و هەروەکو جارێک بەڕێز دکتۆر بەرهەم وتی یەکگرتوو دوکانی سیاسی نیە یەکگرتوو تعبیر لە کۆمەڵی قیم ئەکا بۆ کۆمەلگای ئێمە کە زۆر زۆر گرنگن و حیزبێکە ئایندەی هەیە قەناعەتم وایە خۆشم دەنگەکانیشم زۆر باشە بێ یەکگرتووش دەنگێکی زۆر باش دێنێ
و هیوادارین پرۆسەکە خۆی سەرکەوتوو بێ پێش لەوەی ئێمە سەرکەوین پرۆسەکە سەرکەوتوو بێ گەلی کوردستان سەرکەوتوو بێ مافەکانمان ببینەوە لە کوردستان. دنیایەک سپاس دکتۆر موسەنا ئەمین نادر، دکتۆر سەردار قادر، شێروان محەممەد، هەروەها دکتۆر جەلال حەسەن زۆر تەقدیری هاتنیە وشەکەم. سپاس بۆ ئێوەشکە بینەرمان.